ژینا ئەمینی ڕستەی ژینا بیان تۆ نامری ناوت دەبێت لە ڕەمز نووسرا بە زۆری نەخایەن ئەم ڕستەیە بەدی هاتوو ناوی ژینا بوو بە هێمایەک و ئازادی نەک تەنیا لە ئێران بەڵکو لە هەموو جیهاندا. هاواری ژنجیان ئازادی کە هەموو ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە تەنها دروشمێکی ساتی بەهۆی تووڕەیەوە نەبوو. ئەم چەمکە بریتیە لە جیهانی ئەقڵیەتی گۆڕا و ڕوونی کۆمەڵگەیەک بە هەموو چین و توێژونەتەوە و بیر و باوەڕێکانیەوە. وەرچێرخانێک بوو کە دایکانی شەهیدان لەسەر بۆرە ڕۆڵەکانیان لە نێوان هەموو ئازار و مینەتیەکانیانەوە ڕێگەی ئازادی بدۆزنەوە. کۆمەڵگەیەک کە لە شەهیدبوونی ڕۆڵەکانیان ناترسن بەڵکو شادەت دەگۆڕێت بۆ حێمایی یەکگرتوونیان. شۆرشی ژنجیان ئازادی وەکو یەک فەلسەفەیەکی سیاسی و ڕەهەندی پوڵی مێژوویی هەیە لە ئێستادا سنووری کوردستان و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێپەڕاندووە بۆ بەجوڵانەوەیەکی گەورەی سیاسی نێونەتەوەی. یەک ساڵی ڕابردوو بۆ گەلانی ئێران ساڵێکی پراپەر لە فیداکاری، خۆڕاگری، قارەمانەتی و یەکگرتووی بوو. ئەم شۆڕشە کە ساڵێکە بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ سروشت و تایبەتمەندیەکانی دەردەکەوێتە ڕوو بەر لە هەموو شتێک شۆڕشێکی حیزبی، کولتوری، کۆمەڵایەتی، جینگەپارێزی و دواتر سیاسیە. ڕاستیەکە ئەگەر ئێمە لێرە کۆبوونەتەوە تا چاوشکاندنێکمان بێت بەسەر شۆڕشی ژینا کە چەند ڕۆژترە بێ بە یەک ساڵ. شۆڕشی ژینا هەروە کە خۆتان ئاگادارن لە 25 پارێکی ئەم مانگە دەستی دەکرد بە کوشتنی ژینا ئەمینی کچێکی کورد خەڵکی شاری سەقز لە تاران بەدەستی هێزی سەرکردەکانی کۆماری ئیسلامی. بەڵام ئایا ژینا ئەوەڵی کچێک بوو کە لە 44 ساڵی ڕابردوو بەدەستی هێزە سەرکردەکانی کۆماری ئیسلامی کوژرا بوو؟ نە ئەوەڵین کچ بوو نە بەداخەوە ئاخرین ژن یا ئاخرین کچێک بوو کە بەدەستی کۆماری ئیسلامی گیانی دەبێستا. بەڵام چۆن بوو کە ئەم شۆڕشیە خۆتان ئەمە ئەبێ چاوێکی کورد بخشکێنین بە مێژووی کۆماری ئیسلامی. لە ساڵی 1357 کاتێک کە خۆمێنی بە پشتیوانی زەدی هێزەکان هاتە سەرکار، یعنی کۆماری ئیسلامی هاتە سەرکار، ئەوەڵین حملەیەکی کردی ڕوبەژنان و خۆمێنی چەند هەفتە دوایەوەی کە هاتە سەرکار فەرمانی حیجابی زۆرەمرێدا. بۆچی؟ بۆەوەی کە ژنان نیوێک لە کۆمەڵگان، ئەم نیوە لە کۆمەڵگا ئەبێ سەرکوت بکرێ. بەچی؟ بە حیجابی زۆرەمرێ. ئێستا زۆر کەس لە باشووری کوردستان بە من وتیانە کە چوون بۆ میدیاکانتر وتیانە ئایا یەکدانە لە چەک ڕووسەری ئەو نە ئەرزشی هەیە کە ئاوا خەڵکی ڕۆژهەڵات هەڵساون، خەڵکی ئێران هەڵساون. ئەسەن کێشەکە لەسەر جلوبەرگ نییە، کێشەکە لەسەر یەکدانە لە چەک یا ڕووسەری نییە، کێشەکە لەسەرەوەسە کاتێکە زەرهێزەکان بەرپرسەکان ڕووسەری ئەدەن بەسەر یەکدانە ژنایانێ فکریەتی ئەو ژنە کۆنترۆڵەکەن. نایەڵن ئازادبیرێکی ئازادی خوازانەی بێ، تحتی کۆنترۆلی خۆیان بێ، تحتی کۆنترۆلی سیستەمێکی پیاسالا بێ. هەرچەندکە زۆر لە ژنان بە درێژایی تاریخ و مێژوویەکی زۆر توولانی هەیە. بەڵام خۆمێنی و کۆماری ئیسلامی کە یاسا و قەوانینی لە قورئان و لە مەزهەب گیرابوو، وەکو چۆن لە قورئانە ژن وەکو نیمەی کۆمەڵگا نیوەی پیا و بەحسابتێک ئەمەیە کرد لە قورئان و لە یاسا هینی وەرگرت و ژنی چۆساندەوە. ئەوەڵین حمڵەیەکی فەرمانی حیجابی زۆرەمرێ بوو کە زۆر بە خۆشحاڵیەوە ژنان لە ئێران و لە کوردستان بە تایبەت شارەکانی مەریوان و سنە هاتنە سەر شەقامەکان و وتیان کە ئێمە شۆڕشمان نەکردووە کە بەرەو دوا بچین، بەڵکو شۆڕشمان کردووە بۆ ئازادیەکی زیاتر، بۆ بەرابەریە کە لەناو کۆمەڵگا بێ، بۆ ڕفاهێکی زیاتر. هەر لەو سەردەما دەیانی لە ئیسفەندما ئەفوکەن من نازانم زۆر بە سۆرانی قسە بکەم، من خۆم هۆرامی بۆ یەک وشەی فارسیش بەکارەوەم لە ناوسەکانە. هەر لەو کاتۆ لە ئیسفەندمانکی ساڵی 1357 ژنان تا ئێستا لە سەنگەری مقاومەت و مۆبارێزەن و نەیانتوانیە بەو شێوەکە گەرەکیانە مافەکانی خۆیان بەدەست بێنن. لەسەر لەبەر چی؟ لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی سەرکوتێکی زۆر وەحشیانە کردووە، نە تەنیا ژنان بەڵکو تاک بە تاکی کۆمەڵگا. هەموو کۆمەڵگای بە شێوەهایەکی جۆراجۆر
چۆساندووە سۆ. ئەگەر من گەرەکم بێ لە دەستکەوتەکان قسە بکەمەشێ تۆزێ هەڵگەڕێمە و بەرەو دووە و هەروواکە هاوڕێمان بە جوانی باسی کرد من بۆ تەکمیلی قسەکانی جوان و قسەکانی زۆری باس کرد من هەڵگەڕێمە بۆ ئەوەی کە لە تێی 43 ساڵە جمهوری ئیسلامی بە دروستکردنی اختلاف بێنداز و حکوومەت کن بە فارسی ئەڵێن جیاوازی دروستکە و حکوومەت کرد جیاوازی دروست کرد و حکوومەتی کرد جیاوازی لەبێ نەتەوەکانە دروست کرد بە کوردیەوت تەجزیە تەڵەب و سەرە بڕێ بە سیستان و بلوچستانیەوت مواد مخدر پەخشەکاتەوە بە تورکیەوت بە جۆرێتر حەزبیە کرد بە ژنیەوت ژنیە بردۆ ماڵەوە کە پیاو بەسەر یا زاڵ بێت پیاو امتیاز هایە بگرێت چون ئێمە هەموو پیاوەکانمان ڕۆشن فکر و ڕۆشنبیر نین بەهرەیانە لەوەی کە ژنە چەوسێتەوە چ بە یاسا چ بە هەر شێوەیە کە ئەیتوانی ژنیە چەوساندۆ ئەی بردۆ ماڵۆ و ئەمتیازیەدا بە پیاوەکە کە پیاوەکە لە ماڵۆ استدارەت کا و ئەمە اختلافی خستە بین ژن و پیاوەکانیش بۆیە جمهوری ئیسلامی ببەستنەوەی ئێمەدا دەست برا و باوکەکانمان و جمهوری ئیسلامی گیانەوە لەبین شیع و سونیا اختلافی دروستە کرد لەبین کورد و هەورامی سۆرانی و هۆرامی اختلافی دروستە کرد ترس و وحشت و ڕعبی دروستە کرد 43 ساڵم ترس و وحشەتە لە ئێران ناچوە دەرەوە ئەگەر چی اختلافاتی فرەبوو من لەبیرمە بۆ شەهیدبوونی شەریف باجوەر ئەو کارەوەک بە ئەنازە ئینقلابێ لە مەریوانە ڕێکەوت بەڵام پشتگیری نەبوو بۆ پشتگیری نەبوو بۆ لەو کاتا پشتگیری نەبوو بۆ لە تەواو ئێرانە حتا لە کوردستانە پشتگیریە نەکرا لە شەریفی باجوەر کە شەریفترین مرۆڤ بوو ومن بەجوان لە نزیکۆ ئەم ناسی و ئەو حەماسەکە لە مەریوانە خەڵقە بۆ پشتیوانی نەبوو چون جمهوری ئیسلامی لە تێی 43 ساڵە ئەو نەترس و ڕعب و وەحشەتی دروست کردبوو بەداخەوە گشتی ماتما بوو ئێعترازیانە کرد بەڵام جەستە و گوریختە بە فارسی پێڵێ کەم و لە جێگەهایەکە لە ساڵ 88 ئێعترازانە ڕەئیە من بوو خاستەکەیان کەم بوو ڕەئیە من بوو ئەو شتە نەبوو کە تەواو ئێران گەرەکی بوو زۆر جار ئێمە ڕەئیمانەدا بە کەسێکە دوایی ڕێماندا ئێمە ناوبەت فارسەکان ئێرانەکان ڕێیاندا بە خوێنی کە دوایی بوو بۆ مستەبدە بۆیە من پێم وایە ئەم ترس و ڕعب و وەحشەتە چنان بەسەر خەڵک ئێرانە بوو کە ئێمە نەمانەتوانی بیر لەوە بکەینەوە کە ڕۆژێک کە ژنێک کورد لە سەقزۆ و ژنانی کورد بەلابرژن ڕووسەری کە ئەوەڵین ستەمبەر ژن بوو لە ئێرانە بۆ ڕەنکردن ژن و جیاکردنەوەی و بەشکردن ئێران هات بوو ئەم انقلابە ڕووبە اتحادێک ئەو یەکگرتنەوەی کە لە سەراسەری ئێران دروست بوو دقیقاً پەیامێکی دا بە ئەو حاکمیەتەی کە سیاسەتی پەرد کەولا ڕێوە بە واتە ئەوەی کە جیاوازکە لە یەکیاندا بڕۆ تۆ لەم ناوە بەڕێوەبەیەدا ئەوە پەیامێکی زۆر گەورە بوو کە هەرچەند حاکمیەت دەیەوێت کە ئەو پەیامەتە ئێمە وەکو گەلان کێشەی تێکەوە ژیانمان نییە ئێمە دەرمان هاوبەشە بۆیە بوو کە لە هەر شوێنێکە ئەو دوشتەکە دیکتاتۆرە بمرێت فەرقی نییە ناوەکەی باشا بێت یا با ویلایەتی بەڵاکان ئەمە ڕاستێت بۆیە ئەو پەیامانە بۆ باس دەکەم بۆ ئەوەی کە بزانین لە داهاتووە ئێمە چ ڕێگەیەکمان دەکەین یعنی چیمان پێویستە بۆ ئێوە ئەم شۆڕشە بەردەوام بکەین یەک ساڵە سەرەڕای هەموو هێرشەکان شۆڕش بەردەوامە ئەگەر شۆڕش بەردەوامە بۆ ئەوەی کە ڕێبازەکانی گەیشتن بە شۆڕش زۆر کاوە زۆر نەرم یعنی خەڵک جاروبارمان گرتی دەکرد خەڵک جاروبار کۆڵانی دەکرد بە کانگا و سەنگەری تێکۆشان لە قوتابخانەکانە بگرن هەتا زانکۆکانە یەکدەنگ ژن ئازادی ئەو کراوە لە منداڵە 7 ساڵەکانە بگرن هەتا ژنی 7 ساڵ ژن ئازادی ئەوە لە هەموو مەزارەکانی شەهیدان یەک دایکنایە سەماع کرا بۆ ئەوەی بڵێن گۆڤەندی ئازادی بەردەبێت بۆ ئەوەی کە خەبات بەردەوامە تێکۆشان بەردەوامە یعنی ئێمە لە سەرەتای شۆڕشەوە هەڵوێستێکی یەکجار یعنی هاودەرمان هەباتە بەڵام ئەوەی کە ئێستا دوای یەک ساڵ هێرش ئەو هەموو هجوومەی کردرا لەلایەن هەژوری دەسەڵاتدارەکانەوە هەنگاوێکی زۆر گرنگە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە دەنگی کوردستان یەک بێت یعنی ئێمە هاوبەشی خەباتەکەمان بە شێوازێک هاوبەش بەڕێوە دەبێت
ومن دەوێت لێرە ئاماژەکە بکەم ژنان لە ناو ڕێخستنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو کاتێک هەوڵیان داوە کە ئەو زەمینە بۆ هاتنلایەک دروست بکەن بە ساڵانە لەگەڵ ژنان لە ئەحزابی دیکە بە پەیوەندیمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین دەنگ و ڕەنگی ژنان بەبات و تێکۆشانی ژنان بگەینە هەموو دنیا واتە کێشەی ژن کێشەیەکی زۆر گەورەتر لە کێشەی حەزبێتە هەتا کێشەیەکی زۆر گەورەتر لە کێشەی نەتەوەیە بە باسی یەکگرتنی ژنان لە تەواوی نەتەوەکان دەکەین ویست و داخوازیگەر ڕێنمەنی گەر لە ناوەوە ئەو ڕەتنەگەلێک کە گەدان لە ناوخۆ یان بۆ هۆکاری ئەوەی کە ئێمەش وەکو ژنان وا بەگشتی سازمانەکان ڕێخستنەکان و ئەحزابێک کە خەریک ئینتخابات دەکەین ئەوە بەگرنگ ببینین کە بۆ ئەوەی مادام لە باسی یەکەتی گەلان دەکەین پێویستە بۆ کوردستان سەرەتا بتوانین ئەم کارە بکەین